سڵات لەبێ وساگۆران لە ئێستایا چالاکیەکانی شاری ڕۆشنبیری سلێمانی لە چه ئاستێکدا دەبینیت بۆ شانۆ؟ ڕاستی بەخێراتن تانەکەم پیرۆزبای ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شارۆکارانی جیهان و بەتایبەت کوردستان و بەتایبەتتری شاری سلێمانیەکەم. شانۆ لە کوردستان و بەتایبەت ئێستا لە سلێمانی جگەلەوەی کە نەهامەتی و قەیران و ئەوەیەکی زۆر هەیە، بەڵام پێم وابێت کە هێشتا زیندوێتی لە دەست نەداوە، هێشتاش ئەو گەڕوتینەی تیاماوە کە بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ و بتوانین بڵین لە شارەکەیە شانۆ زیندوو و شانۆ هەیە. ئایا بەڕێوەرانی گشتی ڕۆشنبیری لە شاری سلێمانی هاوکارتانن لە بەڕێوەچوونی شانۆکەمدا کە ئێوە ئەنجامی ئەدەن وەکو شانۆکاران؟ هاوکارن، بەڵام هاوکارەکانی ئەوانیش محەددە لەبەرەوەی کە ئەوانیش کولفەیەکیان نییە دەستگیرۆیی بکەن. هەڵی زۆرمان نێمە، هەمانەوە نەمانەیەک دوو هەڵمان هەیە لە سلێمانی، مەجبورین مەسەلەن لە نیوەی نمایشەکانە مەسەن ڕاوەستین بۆی نمایشی هاوڕەکەی تریشمان دەست پێ بکە. زۆر جارۆ کێشانەمان هەیە، ئەوانیش بە پێی توانای خۆیان ینی هاوکارن، بەڵام توانە و قودرەتی ئەویان نییە کە بە پێی پێویستیەکانی ئێمە بتوانن ینی لە ئاستمۆحی ئێمە ینی هاوکاریەکانن، لەبەرەوەی کە ئەوانیش کەم دەرامەتن، ینی کەم توانە و کەم دەسەڵاتن بۆی بتوانە هاوکار بن. دەربێت ژنەری شانۆ چۆنە لە هەرێمی کوردستان؟ ئایا بینینی شانۆ بۆ کلتور خەڵکیان بەسەکردنی شانۆگەرەکان؟ بەداخەوە زۆر خراپە، لەبەرەوەی کە ئێمە ئەگەر ڕێژە وەربگرین ڕێژە زۆر کەمە. ئەگەر نمایشێک 3-4 بینەر تێپەڕێنێ، 5,000 بینەر تێپەڕێنێ، تووشی شۆکمانەکەڵ. هاوکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە کە خەڵکی ئێمە کەمترێت بۆ سەیری شانۆ؟ پەیوەندی بە کلتورکردنی هونەرەکەەوە هەیە. ئایا پێوەکو شانۆکاران تا چەند گرفتی نەبوونی هۆڵتانە یان ڕۆبەڕێ و گرفتە بوونەتەوە لە شانۆکانتانە نەتانتوانیوە هۆڵێک تەرخان بکرێت بۆ شانۆگەرەکەی ئێوە؟ هەمومان تووشێ و مشکلانە بووین وەک شانۆکار، هەمومانەوە چە شانەمان هەیە. هەر شانۆکاری لەم شارەیەشکە تووشی دەیان گرفتی بێ هۆڵی ئەبێتەوانە، چ بۆ هۆڵی پرۆڤ چ بۆ هۆڵی نمایش، دەیان کێشە و گیر و گرفتمانەیە. تەنانەت ئەو هۆڵانش کە بەردەستن لە زۆر وەکەم و کورتیان هەیە، کارەبایان وەک پێویست نییە، سادی و گەرمیە وەک پێویست نییە. دۆخی شانۆکاران بەدەستوەڵەکانەوە زۆر خراپە بەڕاستی. لەگەڵەوە یەکرا لەگەڵەوە هەموو مۆڵ و ئەو هەموو مارکێت و بەهینە گەورەیەی کە لەم شارەیە کراوەتەوە، ئەو هەموو بینا زەخمە و ئاپارتمانە گەورەی لەم شارەیە دروست کراوە، ئەکرا سەرمایەدارانی ئەم شارە، ئەکرا شارەوانی و دەستگاکانی تربیر لەوە بکەنەوانێکە ئەو هەموو بەرهێنانی کە لەم شارەیە ئەکرێ بەشێک لەو سەرمایی بۆ هونەر بەکاربێت، بۆ پشتیوانیکردنی هونەر بەکاربێت. هەنێ لەوانی کە بینای زۆر گەورە و پرۆژەی زۆر گەورەکەن بەشێک لە سەرمایەکانیان ببەخشن وەک با بڵین چۆزەری بە ئایان شتێکی لەو باجێک هەبێ بۆ هونەر، بۆ دامکردنی هونەر، پاڵپشتیکردنی هونەر. ئەوەش بە دروستکردنی ئەکرێ هۆڵی پێ دروستکرێ، ئەکرێ شوێنی کەی پێ دروستکرێ کە دامی هونەر و شانۆکار و هەموو بوارەکانی هونەر. چۆن شانۆ ئێستا لەسەر هێڵی بە بازرگانی کردنە بۆ بە کارێکی و بتوانوەکو شانۆکاران خۆتانی پێبژێنن چاوەڕێی دەستی حکومەت و لایەنە سەرمایەدارەکان نەبن کە پاڵپشتیتان بکەن؟ خاتون جان، شانۆ لە شوێنێکە بێ بە سەرمایە بازرگانی و بە بیزنسکە خەڵکی ئەو وڵاتە ئەوەنە لە خۆشی و لە ژیانێکی مرتاح و گوزەرانێکی باشا بن کە کاتیان هەبێ بچن بۆ شانۆ، بۆ فیلم، بۆ نمایشی موزیک و ئەو بابەتانەی تر بۆ کات بەسەربردن و کاتی خۆش بەسەر بن. خەڵک بەشی ژیانی ڕۆژانەی پارەی پێ نییە، پارێکی بابەبلیتێکی شانۆ، کە تۆش کەس نێت بۆی کە پارەی بابەبلیتی نمایشەکە و پارە لەکوێ دەسەکەی. بۆیە شانۆ لە وڵاتی ئێمە هونەر بەگشتی ناوێت بە بزنسێکە بوژێنێ، بەداخەوە هونەر بەبێ پاڵپشتی حکومەت و دەستگا بەرپرسەکان ناژی ناتوانێت لە وڵاتی ئێمە بژی. لە بەڵی دەبەرەوەی لێرە دامی هونەر نییە. خەڵک ئەوەنە پارەدار نییە تۆ بتوانانی بلیتێکی شانۆی بۆ نمونە بی بە $30 بە $40 بە $50 بار نرخێکە بتوانی ئەو خەڵکەی کەیت شانۆکەی تۆ بژێنێ، نمایشەکەی تۆ ئەکتەرەکانی ژیان و گوزەرانی ستافی نمایشەکە و دابین بکە. بەداخەوە لێرە قەت بەو ئاسانیە نابێت بە بزنس. ئەوە پرۆژەی لەوانەیە 50 ساڵی کە بێ کە ئێمە ئێسقانیشمان نەماوە کاتە نازانم ئەگەر بشکرێ ئەو ساحس. ئەزانچی ئێمە لە دەروی ئەم شوێنەش هەشتێکمان پێ بڵێن و هەشتێکمان پێ بکەن هەبێ قبول بکەین.